نۆزدەی ئەم مانگە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان گرتەیەکی ڤیدیۆیی سەربڕینی 3 پێشمەرگە بڵاو کرایەوە، بەڵام دوابەدوای ڕووداوەکە هیچ یەکێک لە سێ سەرۆکایەتیەکەی هەرێم هەڵوێستی فەرمیان ڕانەگەیاند. بەڵام پاش بڵاوبنەوەی هەواڵێک لە NRT کە هیچ کام لە سێ سەرۆکایەتیەکەی هەرێم هەڵوێستیان لەسەر ڕووداوەکە نەبووە، سەرۆکایەتی هەرێم و حکوومەت هەڵوێستی خۆیان لەسەر ڕووداوەکە ڕاگەیاند. شەوی ڕابردوو مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند تۆڵەی شەهیدەکان دەکەنەوە و ڕێگە نادەن ئەو تاوانەیان بەسەردا تێپەڕێت. ئەمڕۆژ حکوومەتی هەرێم لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند داعش دەبێت چاوەڕوانی سزای گەورە بن و کردەوەکەشیان دوورە لە هەموو بەها و پرەنسیپێکی مرۆیی و ئاینی و ئەخلاقی. هاوکات عەلی قەرەداغی شەمینداری گشتیەکێتی جیهانی زانایانی موسڵمان وتی شەهیدکردنی ئەو سێ پێشمەرگەیە بەو شێوەیە دوورە لە پرەنسیپەکانی ئاینی ئیسلامەوە. دواکەوتنی ڕاگەیاندنی هەڵوێستی فەرمی سەرۆکایەتیەکانی هەرێم لە کاتێکدا بوو کە پێشتر و لە کاتی سوتانی فڕۆکەوانێکی ئوردونی لەلایەن داعشەوە لە سەرەتای مانگی شوباتی ئەمساڵ بە ڕاگەیەنراوێکی ڕەسمی ئیدانەیان کرد و نیگەرانی خۆیان ڕاگەیاند. نیگەرانیەکان لەسەر ئاستی دەرەوەش جۆ بایدن جێگری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆنسوڵخانەی گشتی ئەمریکا لە هەرێم سەرخۆشی خۆیان ئاراستەی بنەماڵی ئەو سێ پێشمەرگە دیلە کرد کە لەلایەن داعشەوە شەهید کران. نووسینگەی ڕۆژنامەوانی جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا بە NRT وت جۆ بایدن نیگەرانی حکوومەتی ئەمریکایی بە بارزانی گەیاندووە. ئەو سێ پێشمەرگەیە کە لەلایەن چەکدارانی دەوڵەتی ئیسلامیەوە شەهید کران یەکێکیان خەڵکی شاری کەرکووک بوو، دوو پێشمەرگەکەی دیکەشیان خەڵکی قەزایی چەمچەماڵ بوون. هونەر ئەحسان NRT